الله خۆشە لام سەیرە کەسێک کە خۆی بە نەوەی نوێ وەسفەکە و خۆی بە نەوەی نوێ دائەنێ و حرەکەکەشی ناوی نەوەی نوێیە بیر لە چارەسەرە قەدیمەکانە کاتەوە کە بیر لە هەڵواسین و سێدارەدان و ئەو شتە ئەو قسانە ئەکە ئەوە لە قسەی کەسێک ناچێ کە نەوەی نوێ بێ یان نوێ نەرایەتی نەوەی نوێ بکە ئێمە بێ بیر لە ئایندە بکەینەوە نابێ هەمیشە بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەڵواسین و کوشتن و ئەعدامکردنەوە ئەوە سیاسەتی سەدام بوو ئەوە پەیڕەوکردنی بیر و باوەڕی سەدام بوو ئێمە ئەبێ بیر لە سپەینێ بکەینەوە نەوەی نوێی ئێمە ئەبێ پەروەردە بکرێن تاکو بیر لە ئاشتی بکەنەوە بیر لە پێکەوە ژان بکەنەوە بیر لە پێکەوە کارکردن بکەنەوە نەک هەڵواسین و ئەو شتانە ئەو قسانە کۆنن و تعبیری بۆ چوونێکی زۆر قەدیمەکان کە من هیوادار